چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری یەکەم. ڕۆمیەکان و چینیەکان، نیگارکێشان و ئاوێنە. لە مێژ بوو چینیەکان و ڕۆمیەکان لە هونەری نیگارکێشاندا ڕکابەریان دەکرد و هەر یەکەیان خۆی بە شارەزاتر دەزانی لە ئەوی تر. کەسیش نەیدەتوانی یەکێکیان بە باشتر بزانێت لە ئەوی تریان، وەلێ کار گەیشتبووە شوێنێک کە دەبووە پاشترینیان لە نێوان ئەو دوو دەستەیەدا هەڵبژاردایە. پادشاش کە پرسیاری بۆ دروست بوو فەرمانیدا پێشبڕکەیەک لە نێوان ئەو دوو دەستەیەدا ڕێک بخرێت تا دەربکەوێ کێ باشتر و هونەرمەندترە. چینیەکان بۆ پێشبڕکێکە داوای خانوویەکیان کرد تا وەکو نیگارەکانی خۆیان لەسەر دیوارەکانی بکێشن. دەبوایە خانوویەکیشان لە بەرامبەری ئەو خانووەدا بدایە بە ڕۆمیەکان. بە هەڵکەوت لە کۆشکی پادشادا دوو خانوو بەرامبەر بە یەکتر هەبوو. هەردوو خانووەکەیاندا بەو دوو دەستەیە و ئەوان دەستیان کرد بە ئیشی خۆیان. چینیەکان داوای 100 جۆر ڕەنگیان لە پادشا کرد و کاتێ لە خزێنەی پادشا ڕەنگەکانیان پێدان دەستیان کرد بە نیگارکێشان. بەڵام ڕۆمیەکان داوای هیچ ڕەنگێکیان نەدەکرد. ئەوان بەردی هێلە ساویان هێنا و دیواری ڕوبەڕووی دیواری چینیەکانیان بریقاندەوە تا ڕەنگی پێوە نەمێنێ و وەک ئاوێنە ساف ببێ. هەردوو دەستەکە چەند مانگێ خەریکی نیگارکێشان و بریقانەوەی دیوارەکان بوون. چینیەکان ئاگایان لە کاری ڕۆمیەکان نەبوو. لێ ڕۆمیەکان بەباشی ئاگایان لە کاری چینیەکان بوو. دەیانزانی هەمان شێوازی هەمیشەییان هەیە و هونەر و سەرکەوتنی خۆیان لە نیگاردا دەبینەوە. ماوەیەک تێپەڕی و هەمووان چاوەڕێ بوون تا بزانن سەرنجام کام دەستە دەیباتەوە و ئەو دوو دەستەیە کە هەر یەکەیان بانگەشەی پسپۆڕی دەکەن لە نیگارکێشاندا چ نیگارێکیان پێنیشان دەدەن. پاش چەند مانگێک کارکردن سەرنجام هەردوو لایەن تەواوبوونی کارەکانیان ڕاگەیان. دەبوایە پادشا بچووبایە بۆ بینینی ئیشەکانیان و داوەری بکردایە کە کامیان دەزڕەنگین و هونەرمەندترن. چینیەکان کە هیچ گومانێکیان لە سەرکەوتنی خۆیان نەبوو دەستیان کرد بە دەهۆڵ و زوڕناژەنین. پادشا سەرەتا چووە لای چینیەکان، نیگاری سەر دیوارەکانی بینی و جوانی و هونەری باڵای نیگارکێشە چینیەکان مەستیان کرد. نیگارەکان هێندە جوان بوون، عەقڵ و هۆشیان دەبرد، وەلێ دەبوایە ئیشی هونەرمەندە ڕۆمیەکانیشی بینی بایە و 2000 داوەری بکردایە و دەستەی باشتر و براوەی دەستنیشان بکردایە. کاتێ هاتە لای ڕۆمیەکان ئەوانە و پەردەیەیان لادا کە لە نێوان خۆیان و چینیەکاندا بوو. ڕۆمیەکان ئەوەندە دیوارەکان بریقاند بۆوە چەشنی ئاوێنە ساف و بێلەکە بوو، بە جۆرێک کە هەر نیگارێکی چینیەکان کێشا بوویان دەکەوتە سەرە و دیوارە و وێنەدانەوەکەی لە ناویدا دەبینرا. پادشا سەری لێ شێوا بوو، نەیدەزانی کامیان نیگارە ئەسڵەکەیە و کامیان ئاوێنەیە. پادشا کاری ڕۆمیەکانی پەسەند کرد، ئەوان ڕەنگی بێڕەنگیان کێشا. بە بریقاندنەوە ژەنگوژاری سەر دیوارەکان لابرد بوو. بەو کارەش دیوارەکە چەشنی ئاوێنەیەک ئامادەی وەرگرتنی هەر نیگارێک بوو. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەر دیدگای مەولانا لە بەراوردکردنی ئەهلی ڕواڵەت و سۆفیان. سۆفی وەکو ڕۆمیەکان وان دەرس و کتێب و مەشق و دووبارەکردنەوەی دەرسیان نییە، وەلێ دڵی خۆیانیان لە خراپە و ڕق و بەخیلی پاک کردوێتەوە. سنگیان وەگاوێنەیە، هەموو نیگارەکان وەردەگرن و شوێنیان بۆ هەموو شتێ هەیە. دڵی ئەوان وەکو ئاوێنەیەکی قوڵ و ساف وایە، هەرچەنێ نەخش و نیگاری تێبڕێژرێ پڕ نابێت. ئاوێنە تا ئەبەد گشت نیگارێ نیشان دەدات، باش و خراپ، جوان و ناشرین نیشان دەدات و ئەهلی ئاوێنە لە ڕەنگ و بۆ قەبارە تێپەڕی. ئەوان شکل و شێواز، زانست و هونەریان وەلاناوە و گەیشتونەتە جەوهەر و حەقیقەتی وجود. هەموو ڕەنگەکان لە کۆتاییدا دەستنەوە سەر بێڕەنگی. ڕەنگ وەکو هەور وایە و بێڕەنگی وەک نووری هەتاو. ڕەنگ و شکڵە لە هەوردا دەیبینی، نووری هەتاو مانگە، نور بێڕەنگە.